سلااو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشاناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ لە نێو بازار دەمانوێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی سەرکردە یاخود فەرمانڕەوا کێیە و دەبێت چۆن بێت. فەرمانڕەوا کێیە تاکو بتوانێت سەرنجی میلەتەکەی خۆی بەلای خۆیدا ڕابکێشێ و خۆشەویستی میلەتەکەی بەدەست بێنێت. فەرمانڕەوا چۆن دەوێت ببێتە خزمەتکاری میلەتەکەی بە جۆرێ کە ببێتە کەسێکی کاریزما و ناوی لە مێژوودا بە پەرشنگداری بمێنێتەوە. با بزانین پەیامی هاوڵاتیان چییە سەبارەت بەم بابەتە. ئێوەی بەڕێز بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان. فەرمانڕەوا لای تۆ بێت چۆن بێ؟ وەڵا بێ بۆ هەمووی وەکو یەک بێ، هەمووی بە یەک چاوە سەیر کات، غەدر لەم نەکات و قازانج بۆ کەسێکی ترە بێ، ئەبێ بە یەک چاو سەیری هەموو میلەت بکات. لە هەرێمی کوردستانە چییە گوزارێت؟ وەڵا دۆخێکی ناخۆشە، هەمووی لە قەیرانایە و هەمووی لە بێمەعاشایە و سەڵام دۆخە باشە بێت، هیوادارین باش بێت. لای تۆ مەرجەکانی فەرمانڕەوای سەرکەوتوو چییە؟ ناڵێم بە یەک چاو سەیری میلەت بکات، هەڵ باقەمی میلەتەکەیە بێ نەکۆی، ئەوە سەرە مشتێکە. ئەگەر فەرمانڕەوا باش بوو میلەت چۆن باسی لێوە دەکات؟ وڵا تەبعاً بۆ جاری داهاتوو لە کاتی هەڵبژارنە دەنگی پێهاتەوە بە دڵخۆشی و وەکو فەرمانڕەوای خۆی سەیرەکە، وەکو سەرکردەی خۆی. ئەگەر خراپ بوو؟ ئەگەر خراپ بوو تەبعاً دەنگی پێ نایەتەوە، وەکو فەرمانڕەوای خۆشی سەیری ناکات. فەرمانڕەوەکانی هەرێمی کوردستان لە ئاستی پێویستا بن؟ نەخێر، بەداخەوە. کارەکەی چییە؟ ئەوە نییە میلەت لەم حاڵایە، لەم هەموو قەیرانەیە خۆوان توو شێمیان کردو. میلەت تاوانبار نییە؟ وەڵی تاوانبارەکەی ئەوەیە دەنگیان پێیات، نابێت دەنگیان پێبات، تاوان شۆنە. میلەت دەزانێ حاڵەن وایە دەنگشیان پێیە. والله ئەو کەسەیە بێتە سەرۆک طبعاً بەرپرسیارەتی گەورە لە ئەستۆ وەگرێت، ئەو پۆستی کە تەسلیم نەکرێ بەڕاستی بێ عەدالەت بێ، بێ ئینسانێکی یعنی هاوڵاتی یعنی هاوڵاتی خۆش بێ، ئینسانێکی عەدالەت بێ، ئینسانێکی یعنی دڵسۆز بێ بۆ ئەو کەسەی کە یعنی دەنگی پیاوە هەڵی بژاردووە، یعنی بەڕاستی نابێ فەرق و جیاوازی بکات لە نێوان یعنی هیچ نەتەوەیەک و هیچ خێڵێک و هیچ یعنی ئینسانەکانە بەڕاستی بێ ینی چونکە مەسئولەتێکی ینی بەڕاستی گەورەی ئەگرێتە دەستە، بەڕاستی ئەبێ ئینسانێکی بەڕای من ئەبێ ئینسانێکی عەدالەت بێ، ینی ئەبێ یەکسان بێ، ینی شتەکان فەرق و جیاوازیتیان نەکا. ینی فەرمانڕەوا لەم وڵاتەیە لای تۆ چۆنە؟ لەم هەرێمەیە لای تۆ چۆنە؟ ڕاو چێ لەسەر فەرمانڕەوای کوردستان؟ وڵی کوردستان تا ئێستا لەو ئاستانیە کە ینی ئێستا ئینسان بڵێ لە ڕووی هەموو مەرجەکانەوە باشە، ینی بەڕاستی گلەوی گازندەیەک هەیە، ینی لە هەموو ڕوویەکۆ گلەوی گازندەیەک هەیە، ینی ئێمە هێشتا نەگەشتوین تا ئەو ئاستە کە مرۆڤەکانمان ینی وا لێ بکەین کە ئینسانێکی ڕۆشن بین، ئینسانێکی تێگەشت و ئینسانێکی دڵسۆزن بۆ خاک و نیشتیمانەکان. بەڕاستی ینی ئێمە هێشتا ئەو مەرحەلەمان ماوە، بەڕاستی ینی ئێمە ئەبێ تا ئێستاش ئەمە لە هەوڵدانا بین، ئەوش بە هەوڵ و تێکۆشان و خودی خۆمان ئەبێ خۆمان دروستیکەین. بەڕاستی ئەبێ هەشتاکێ لە ئێمە لە مناڵێک و تا گەورەیە لە پیرێک و تا پەکەوتەیەک ئەبێ بەرپرسیاری خاک و وڵات و ینی هەموو شتێک بێ لە ڕووی هەموو شتێکەوە. بەڵام ئێمە تا ئێستا لە ڕووی کۆمەڵشتەوە ئەندێک تا ڕادەیەک باشە، بەڵام لە ڕووی کۆمەڵشتەوە یعنی لە ڕووی کۆمەڵی زۆرشتەوە خراپین. فەرمانڕەوا ئەو کەسێک کە بێتە بەرپرس، ئەو کەسێک کە بێتە سەرکردەی وڵاتێک هەرێمێک، کاتێکە خزمەتی میلەتەکەی ئەکات، کاتێکە خەڵک هەستەکات، ئەم کەسە شایانی ئەوەیە فەرمانڕەوایەتی پێ بسپێرێت، ناوی لە مێژووا چۆن نووسرێتەوە؟ وەڵی طبعاً ئەوە ناوی خۆی بێت ینی لە داهاتووە ئەگەر شتی باشی کردی و شتی خراپیشی کردی بێت طبعاً ئەوە مێژوو ئەیخوێنێتەوە، بەڕام بەرپرسیارەتی شتێکی ئاسان نییە، ینی بەڕاستی ئەبێ ئەو مرۆڤە ئینسانێکی ینی بەڕاستی ینی عەدالەت بێ، ئینسانێکی زۆر لەسەر خۆ بێ، ئینسانێکی ینی لە خۆ بڕیاردان نەبێ، ینی کوت و پڕ بڕیاری لە خۆدان هەیە لە هەرێمی کوردستانە؟ وەڵڵاهی بڵێم ئەگەر هەن نییە ناتوانم، بەڵام
تا ڕادەیەک هەیە بەڵام ئێمە خەڵکەکەی خۆمان ینی بەڕاستی باش نییە لە ڕووی کۆمەڵشتەوە وڵارەوە بێ عادل بێت کە ئەساسی حکم عدالەتە تر عدالەتیش مانایەکی زۆر فراوانەیە زۆر جاروا پێویستەکە لە مافی خۆشببی بۆ خەڵک لە مافی خۆشببی بۆ خەڵک بۆی خەڵک ئاسوودە بێ هەستکا کە تۆ عادلیت وەرچەنە عدالەت زۆر جار وەکو لاسیک وایە هەندێک جار ئەوەی کە تۆ بە عدالەتی بینی خۆدا لە بنەما نائعدالەتیە وەکو زۆر جار لێرە ئێستا هەندێک گلەیی ئەکرێت لەوەچە هاوڵاتیەکە خۆی سەرچاوی نائعدالەتیەکە بێ بەس لەبەرەوەی نەیباتەوە سەر خۆی و ئەم حەزەمان زۆرتیایە کە دایمە تاوانەکان بخێنە ئەستۆی خەڵکی تر و ئەگەر ئێستا بۆ نە پۆلیسێکی هاتو چۆ لەسەر ئەم شەقامە کەسێک غەرامە بکات لەسەر سەرپێچیەک ئەو نەچاوی لەوەیە کە بڕی پارەکە چەنە و چۆن بیدا و نەیدا ئەو نەچاوی لەوەنی ئەگەر لە ڕاستیا سەرپێچی نەگرای پێویستی بەم پاڕانەوە نابوو پێم وایە ئەگەر فەرمانڕەوە ئەم دوولایەنە ماف و ئەرکەکان بە تەواوەتی ڕوون کاتەوە و خۆشی لە ڕاستیا لە ناخی خۆیان کەسێکی دادپەروەر بێ زۆر بە ئاسانیە توانێت عەدالەتی جێبەجێ بکە و بەوەشە توانێت فەرمانڕەوایەکی زۆر باش بێت لە هەرێمی کوردستانە ڕاوچێ لەسەر فەرمانڕەوایی والله من وەکو خۆم ینی هەم پێشتشکاری ڕۆژنامەنووسیم کرد لەوە تێگەشتوم کە زۆر بە ئاسانی ئەتوانرێت هەندێک شتڕون بکرێتەوە و ئەو بەو شێوە فراوانش کە تۆ باسیەکەی من خۆم کەسێکم لە ئۆپۆزیسیۆنم ینی کەسێکی سەربەدەسڵات نیم لەبەرەوە هەرە بێ بڵێم باش نییە بەس ئەگە کەسێک ئێستا فەرمانڕەوا بێ ئەمەی تۆ کەسێک لەسەر کورسی دەسڵات بێ لەوە چه هەمان بیر و بۆچووی نەبێ ئەوەش پەیوەندی بە بەرژەوەندیوە هەیە ڕای من بێسەنێکی عەدالەتی بێ یەکسان بێ شتەکان خەڵک و جیاوازیتیان نەکات کورت و مختصر فەرمانڕەوا ئەبێ خزمەتکار بێت لە بناوانەوە کە ئاوەکە لێڵ بوو لە خوارەوە تاوەرە بە چاپاڵی بیپاڵەوە ڕوون نابێت غەدر لەم نەکات و قازانج بۆ کەسێکی ترە بێ ئەبێ بە یەک چاوسەری هەموو میلەت بکات فەرمانڕەوا ئەبێ چۆن بێ وڵی فەرمانڕەوا بێ ئەبێ خزمەتکاری ئەو خەڵکە بێت ئەبێ دادپەروەر بێت ئەبێ بزانێ وڵات بەرێوە بەڕێوە ئەبێ بزانێ میلەتەکەی چی پێویستە لە پێشا بۆ ئەوانی داوین کە ئەمجا بۆ خۆی فەرمانڕەوا بێت چی بێت لە هەرێمی کوردستانە چێ گوزارێت وڵات لە هەرێمی کوردستانە نائعدالەتیە گوزارێت ڕۆژانە بە چای خۆمان دەبینین وانە کاری ئەمە چییە وڵای کاری ئەمە گەڕێتەوە بۆ خەڵکەکە خۆیان وای لێەکەن بەڕێی من خۆی بەشدارە لە مۆزع لە ساسە بەڕێی من چونکە ئازانی بووە ئەوە تقریبا چەند ساڵە حکومەت هێرێمان پێگەێناوە 24 ساڵ 25 ساڵ حکومەت هێرێمان پێگەێناوە هەتا ئێستش ئەو شتانەی کە پێویستە بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک دابینیان نەکرد وەکو چی وەکو کارەبا وەکو ئاو وانە ئەوانە پێویستی ڕۆژانن وانە با بڵێن کۆمەڵێ مەرج هەیە کە پێویستە لە هەر کەسێکە بۆ نمونە بەڕێزە دەگەر مامۆستایەک بیت کۆمەڵێ مەرج هەیە بۆی کە بیتە مامۆستا من ڕاگەیان کارێکم کۆمەڵە مەرجەیە کە پێویستە تێما بێت لای تۆ مەرجەکانی فەرمانڕەوایی باش چییە فەرمانڕەوایی باش ئەوەیە کە دادپەروەر بێت یعنی بۆ نمونە تۆ بزانانی میلەتەکە چی پێویستە چی پێویست نییە لەگەڵ خۆشی ناخۆشیەکان نابیت لەگەڵ یانەوانە ینی ئەو کاتە علی کورت و مختصر فەرمانڕەوا ئەبێ خزمەتکار بێت وانە ئەبێ خزمەتکار بێت بۆ نمونەیەکی گوێکو من با بڵێن بێ کاتێک گلەی لە شەخصێ بکەم کە خۆم چاکیەکانم تیاوێت یانی ئەم حکومەتە ئێمە ئیسا بڕۆ نازانم وڵایش زۆرە لێرا بە تەواو ناوێ بڵێ بۆ بەڵام حکومەتی ئێمە یا دادپەروەری لە وڵاتی ئێمە زۆر کەمە سابڕە بۆ نمونە تۆڕی سیرەکە یەکێک تاوانێکی بچووکەکای گرن کۆمەڵە ساڵی باشێن بە تەنگای و حکومێن بەڵام ڕۆژانە ئەبینی کە چەنە شتی گەورە ئەکرێ خەڵکی گەورەیگا کەسیش نییە محاسەبەیکە ئەمە ینی دادپەروەری نییە لە وڵاتی ئێمە وایەوان نییە وانە میلەتیش خۆی تاوانبارە لە مۆزعیا ئێمە چیم پێوتی ئەرزم کردی وتم میلەت خۆی تاوانبارە بۆ نمونە کێ خراپە لە وڵاتە دەنگی بۆ نێن وایە ئیسا بڕۆ لەگەڵ بەرپرسەکان قسە بکڵ ئێمە ئەو نە کورسیمانەیە ویترەڵ ئێمە ئەو نە کورسیمانەیە ئەو بەچی ڕازی شەکە بەچی بە دەنگی ئەو خەڵکە وانە دا ئەم جارە با دەنگیان بۆ نێن ئێستا وڵات موسسەیە ئەگەر سەرۆکەکە زۆر باشیش بێ وەزیرەکان باش نەبن وەزیرەکان زۆر باش بن بەڕێوەبەرێک شتێکان باش نەبن بەڕێوەبەرێک شتێکان باش بن
کارمەندەکان لەبەر وشەی فەرمانبەڕا بە معنای کلاسیکەکەی بە یۆنانیە قەدیمەکەی فەرمانڕەوا وەکو چۆنەڵی سەکردێنێ بە شمشێرێک و پێشی هەموو خەڵک بکەوێت. ئێستا زۆر جا دادپەروەری لەوە چێت لە وەزارەتێکە هەبێ بەسکەیتە بەڕێوەبەراتەکە لەویان نامێنێ. ئایا تۆ توانی خوارەوە ببەسیتەوە بەسەرەوە بڵێ وڵی مادام سەی سەرەوە بۆ گەنی کردووە ئەبێ خواری خوارەوەش بۆ گەن بێواتە بە یەک چاوسەی دیکەی پێم وایە شتەکە مستەوایە لە هەندێک مستەوا فەرمانڕەوایەکە ئەگە زۆر باش بێت لەبەر مستەواگانی تر هاوشێوەی ئەو نین بەتەکیت زۆر ناشرین دەرەکەوێت. لای تۆ مەرجەکانی فەرمانڕەوای سەرکەوتوو چییە؟ وڵی عەرزم کردی ئەو شێوەی کە تۆ قسەی پێگەی پێم وایە یعنی یەک کەس ئەتەوێ ببینیت یعنی یەک کەس ببینی وەکو حاکمی وڵات وەکو خەلیفەیەکەی بینی باسی حاکمەکەین وا ناچێتە ڕێوە یعنی ئێستا وڵات وەکو جاران نەماوە بەیتالمالێکی هەبێ و سوپا هەبێ و شەڕ هەبێ و مەسرف هەبێ. ئێستا دەیان جۆر لە فەرمانڕەوایی هەیە ڕاگەاندن بۆ خۆی جۆرێکە لە فەرمانڕەوایی دەسڵاتەکانی پەرلەمانە تەنفیزیە تەنانەت عرف و عادات ئەمڕۆتوانێت تەسیری هەبێ لەسەر فەرمانڕەوایی. یعنی ئەوە نییە بڵێ مڵایی یەک جیهەتەیە من بڵێ مڵایی هەموو شتەکان لەسەری ئەو دەرەچێت. ئەگەر تۆ بپرسمەگە فەرمانڕەوا خراپێت پێدوانی هەندێک جار دەستی میلەت خۆشی تێدا هەبێت میلەتیش خۆی لەوانەیە هۆکار بێت. هەرەمەوە قسە بۆ جەنابوو بکەم هەمووی بە مستەوایە هەنی ئەمە ئەو پەیوەندە بۆ فەرمانڕەوا ڕاست نییە بڵێ سەرەوە بۆ گەنگا خوارەوەش بۆ گەنەکە ئەوە شتێکی زۆر ڕاست نییە چکەمە بە مستەوا حکومڕانیەکەین ڕاگەاندنیە بۆ خۆی توانێت شێوەیەک لە فەرمانڕەوای نەعەدالەتی دروستکە لە شوێنی خۆیەوە بەڕێوەبەرێکی گشتی بە تەنیا ئەتوانێت وێنەیەکی ناشرین پێشان بە لەبەرەوە لەسەر یەک جۆر لە کەس ناوەستێ و ئەو بیرۆکەش کە عەرزم کردی بیرۆکەی پێ وا بێ فەرمانڕەوا وەکو خەلیفەی جاران ببینیت وانە من زۆر جار ئێستا بیسم سەرکردە بکان کە زۆر لەگەیان بەرزترە زۆر جار ئاگیان لە خوارەوە نییە نەک لەبەرەوەی کە نایبینن لەبەرەوەی کە خەڵکانێکەیە بە شێوەی پێچوانە پێشانیان نەدەن و کەسێکیش بەڕاستی ئێسار بۆ کورسانی خۆمان بە نمونە بێنەوە نازانم چەند حکومەتی تایە هاین زۆر ئاساییە فەرمانڕەوایەکی سنووری سەوز کێشەکانی سنووری زەب نەبینێ لەبەرەوەی هەر لە سنوورە و لە ڕاگەیاندنە و لە هەموو شتێکەوە جۆرێک لە شاردنەوە هەیە. فەرمانڕەوا لە هەموو کەسێک پێسە ئەبێ فەرمانڕەوا کەسێکی عەدالەت و چاک بێ بەڵام کەس خەڵکی عەدالەت هەیە ئەمڕۆ فەرمانڕەوا عەدالەت ماوە بەڕای بەڕێز ئەبێ چۆن بێ ئاخر چۆن بێ ئەبێ عەدالەت بێ ئەبێ چاک بێ نابێ فەرق و جیاوازیکە ئەبێ هەموو کەس وەکو یەک تەماشاکە چ فەقیر چ دەوڵەمەند وەکو یەک تەماشا بکە بەڵام ئەمڕۆ قانونەکە بەستەنە بۆ فەقیرە بەسەر فەقیرە تەطبیقەکرێ بەڵام دەوڵەمەند بە عادەتی خۆی ئەجوورێ هیچ شتێ شمولی دەوڵەمەند ناکە بەستەنە دوو شت نەبێ هەوا و مردن بەس ئەم دوو شتە شمولی دەوڵەمەندەکە بە عەدالەتی ئەوی لەدەست عەبدا نییە ئەجنایتە باوەڕاکەم هیچ شتێشکە تۆ تەماشاکەی گەرما شمولی دەوڵەمەند ناکە سەرما شمولی دەوڵەمەند ناکە دەبێت شوێنی فێنکە بۆ هاوی نوزستان بەڵام وەکو تر هەموو شتە هەر فەقیر زەرەرمەنە. باشە تۆ هەز ناکەی کە لە کوردستانە فەرمانڕەوایەک هەبێت کە خزمەتکاری خەڵک بێت؟ نییە باوەڕام تا ئێستا نەبوو تا ئێستا نەبوو. ئەمە چۆن دروست ئەبێت چۆن فەرمانڕەوایەکەوەی کە بەڕێزە باسە کرد کە عەدالەت بێ کە فەرق و جیاوازی نەکات لە نێوان هەژار و دەوڵەمەندە بەچی دروست ئەبێت چۆن دروست ئەبێت ئەرکی کێ دروستیکە؟ لەگەڵ تا ئەچی خەڵکێک دروستێ بەڵام ئایا ئێڵن دروست بێت ئەو کەسە ناڵن دروست بێت بۆچی؟ ناڵن لەبەر خەڵکی نائەدل ئەوە زۆرە ناڵن دروست بێت ئەوسا خەڵکی خراپ ئەگە بش بووە بە پەنجەی دەست ئەژمێرە یا بە دەرچی تەسبیح ئەژمێرە بەڵام ئێستا خەڵکی باش بە پەنجەی دەست ئەژمێرە خەڵکەکە ئەوە خراپ بووە. فەرمانڕەوا باش بێت خەڵک چۆن باسی دەکات و ناوی لە مێژووە چۆنە نووسێتەوە؟ تەمان بە باشە نووسێت ئەگەر خراپ بوو ئەگەر خراپ بە خراپە نووسێت بەڵام ئایا ئەو دوێشە و یا پێرەشە بوو لە تەلەڤیزیۆن باسی وتی قسەیەکی زۆر جوانی کرد وتی ئەگەر کەسێک ئەمڕۆ بتوانێت بەرمیلێ نەوت بدزێ 5 ساڵ حکمێن با ئەگەر کەسێک بتوانێت 500,000 بەرمیل نەوت بزێت لە ڕۆژەکە ئەیکەن بە وەزیر ئەیکەن بە وەزیر و شتی باشی بووەکە جا ئەمڕۆ خەڵکە خراپەکە ئەومە زۆرە نازانم هەز ناکەی میلەتەکەش خۆی خراپە بۆیە فەرمانڕەوایی خراپی هەیە؟ طبعا میلەت خراپە میلەت خراپە مستحقی ئەمەین و بگرە خراپتریش ئەگەر مستحق نەبی خوای گەورە حەقی تو نایە بە من و حەقی منیش نایە بە تۆ
خۆمان خراپین کەواتە سەرەتا ئەبێ خۆمان چاکەین پاشان داوای سەرکردێکی باشکەین ئەتەمان ئەتەمان بەڵام ئەم ڕۆچی بەتەنیا شتەکە بە من تۆ چارەسەر نابێت باشەوە من تۆبەم کە تۆ تۆبەکە گەڕێن بۆ دای خۆ بەڵام ئایا شتەکە بەمە چارەسەر بێت نە بەڵام ئەگەر هەموو بەعام بگەڕێن و بۆ دای خوا خوای گەورەش خەڵکی باشان بۆ لێ سەرکردە و خایری چاکمان بۆ لێرە ومێدی تۆ چییە بۆ هاتنە سەر حکمی فەرمانڕەوایەکی باش وەڵی ئومێدی من ئەوەیە خەڵکێکی باش بێت کۆمەڵی خەڵکانی چاک بێنە سەر حکم و عەدالەت و چاک بن لەگەڵ خەڵکە بەڵام ئەو خەڵکە کۆمەڵی خەڵکە چاکە نییە نییە ئەو ڕۆ لە کوردستان نابێتێ ئەگەر بش بێت تاقوتەرە ئەوە پەردەوازە ئەوە بڵاوە نابێت هەروەکو پێم وتی خەڵکە خراپەکە ئەوە زۆرە ئەگەر خەڵکێکی باشی دروستە هەزارشتی بۆ دروستەکەن هەزارشتی بۆ دروستەکەن و هەزار بۆ ئەەکەن یەکەم شت ئەو شتە بۆ خۆی چۆن پێی خۆشە بۆ خەڵکیش پێی خۆش هیچ شتێشمولی دەوڵەمەند ناکە بەس تەنای دوو شت نەبێ هەوا و مردن زۆر ئاساییە فەرمانڕەوایەکی سنووری سەوز کێشەکانی سنووری زەب نەبینێ هەر کەسی لەسەرەوە کە بە عەدالەتی هەموو شتەکان چاکە بەس عەدالەتی تیانەمانە کە تیانە بێت چاک نابێت یعنی من یەکێکم لەو کەسانێکە لە بەرنامەمان ئەم جارە دەنگ بۆ کەس بم هیچیش نیم کاسبکارێکی شم یعنی بەس مەبەستم چییە مەبەست بۆی خەتای خۆشمانی دیایە من ئەگەرێکێک بزانم سڵاوێکی لێگەم جوابی سڵاوەکەم نادۆ سەلامی لێ ناگەم جارێکی دەوانە ئەم بێعەدالەتی و بێدادپەروێشە لە وڵاتی ئێمە میلەت خۆی وای لێ کردووە هەر بێ خۆشی چایکە طبعا ئەبێت چاکی گەر میلەت خۆی دەنگیان بۆ نابزانام ئەو کاتەوانە بن بە بەرپرسی کێ لە وڵاتە وانە ئیتر ئەوانش بە خۆیان ناچنەوە ینی دادپەروەری ئەبێ بێتە کایەوە لە هەر شوێنێکا کە خەڵک پشتگیری نەکرێ بێتە کایەوە ینی ئەوە دەلیلە بۆی کە کەس ئەو نەعەدالەتی بێدادپەروەری ناوێت لەو شوێنە کە هەیە هەر شوێنە بێت ئەرکی میلەتە کە فەرمانڕەوایەکی باش هەڵبژێرێ طبعا بە تاکید لە سا ئەی چۆن چەنا هەمومان بیستمانە چەنا کەس هەیەڵێن باوکیان دەرکردووە ئەمە شتێکی زۆر قورسە وانە بۆچی دەریان کردووە لە باوک خۆشەوی ترەیە تەمان گەیشتۆتە سەر ئێسقانی و ئایلە بۆیە دەریان کردووە میلەتیش ئەبێ حکومەت باوکێتی حکومەت باوکمانە دادپەروەری گەورەیە لە هەموو شوێنێکە لە قانون جوانتر نییە لە هەموو وڵاتێکە وایە بەڵام کە سەیرەکەی ئەو نەعەدالەتی ئێمالیە هەیە بێ میلەت یاوێ ئەو کەسە یاوێ و ئایلەوە شوێنە ئیتر هەر مەکتەب بێ هەر شوێنە بێ ئەبێ ڕەفسیگە نەیانەوێت ئەمە یاعی دەلیلە بۆی کە بە عەمەل نەعەدالەتی هەیە لە وڵات و مادام ئۆپۆزیسیۆن و دەسڵاتیش لە ئاراوە و بەرژەوەندیش حکومەکە بە چۆنەڵێ بە ویژدانی خەڵکەوە مەرج نییە ئەوەی کە وترێ ڕاست بێت خاڵێکی جوانێ واسکردوتێت زۆر جار کاسەکە کە فەرمانڕەوایە کەشتی بۆ چێتەوە لەوانەیە بە ناڕاست بۆی بچێتەوە ئەمە یەکەم پەیامێکمان پێیاد یەکەم ئەم فەرمانڕەوایە لەوانەیە گوێی هەبێت چاوی نەبێت دووەمینیشان نابێت فەرمانڕەوە بێتە ناو خەڵک لەناو خەڵکە لەم شە لە ئەسحابەتیا بگەڕێ بزانە کەم و کوڕەکانی ئەسحابەتی چێ بە نەبوون ئەوەی کە جەناو باسێکە لەوە چێ بۆ پارێزگار ڕاست بێ لەوە چێ بۆ قایمقامێک ڕاست بێ لەوە چێ بۆ سەرۆکی شارەوانی ڕاست بێ بێ بەم شەقامە بچێ خۆی عیبەکان نەبینێ بەڵام ئایا سەرۆکی وڵات دەتوانێت هەموو شەقامەکان بە یەک چاو ببینەوە چییە ئیشەوە نییە نازانم ئەی تۆ سبێن ئەگەر سەرۆک بێ ئیشی بەس ئەوە بێ شەقامەکان ببینێ کێشەی وڵاتی ڕۆژێ بێت هەر بۆم ناد مانگی جارێ بچێتە شوێنێک برام ئەگەر وەزارەتی شارەوانی ئیشەکانی خۆی بک بە مەزبوطی پێویست ناگات سەرۆک بێ شەقامەکە ببینێ بە شارەوانی بڵە چاکیکە ئەگەر وەزارەتەکان خزمەتی خۆیان بکەن خەڵکەکان کە لە ئاستی وەزارەتەکان کارمەندەکەی فەرمانگەی ئاو بە باشی ئاوەگە بە خەڵک با پێویست ناگات سەرۆک بێ لە ماڵان بابزان ئاوتان هەیە نیتانە گەر ڕاستیتەوێ هەمووی بە ئەلای خۆماڵی هەموو پارچە بۆ گەن بووە منیش ئاڵم فەرمانڕا مەرجە بۆ نمونە سەرۆکی هەرێمی بەتەنیا مەرجە سەرۆکی هەرێمی بەتەنیا ئەوەی مەحافەزیش هەر سەرۆکە وایە فەرمانڕەوایە مەحافەزت وانێ شارەکەی خۆی تۆ گروپێک فەرمانڕەوا هەیە نەک یەک فەرمانڕەوا ئێمە گەڕنەوە ئیمامی عومەر شەوان گەڕاوە مەدینە چەند ماڵی لێ بووە مەکە چەند ماڵی لێ بووە ینی پێشبینی مەکە بۆ حکومداری شارەوانی یا ناحەیەک یا شوێنێکی بچووک ئەوە بڵێ فەرمانڕەوایە بەڵام کاتێکش من و تۆ قسە لەسەر چەمکێکی گشتی وەکو فەرمانڕەوایی یەکەین پێمان وابێ هەمان کەس دەتوانێت هەمان دەور ببینێ هەنێەوەی کە سەبارەت بە جەنابوو لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی کە بەڕێوەبەری تۆ بەڕاستیە بێ ئاگاداری هەموو ژوورەکان بیت بەس ئەگەر سەرۆکی بۆ وەزیری
ڕاگەاندن بیت یا وەزیری ڕۆشنبیری بی چەند دەستگای ڕاگەاندن هەیە چەند کەناڵ هەیە لەبەرەوە تۆ ناتوانێت بێم لەو کاتانە بڵێم بە تۆ فەرمانڕەوا کە یەک کەناڵە بەدەستەوە سەرۆک سەرپەرشتی بەرپرسەکان کە بەرپرسەکان سەرپەرشتی ئەوان درکەن نی بەبست ئەمەیە ئەگەر بتوانێت ینی ئەوەی کە هەڵیە بژێرێ ئەوە تەنانەت ئێمە ئێستا بۆچی بچینە سەر فەرمانڕەواکیە فەرمانڕەوەکان هەڵە بژێرێ خۆمان نامانێت لەسەر چاوەگە چاک بێ سەر چاوەگە میلەتە میلەت لەسەر ئەساسێک دەنگ ئەدا ئەو کەسانەی کە بۆ نمە حزبەکان کە محتاجی دەنگی خەڵکن چۆن کاندیدانەیە بۆ فەرمانڕەوایی خۆمە خۆمانزان فەرمانڕەوایی ئێستا لە چوارچەوەی حکوومەتە لە وڵاتی خۆمانە حزبەکان کە کاندیدان هەڵبژاردووە سەر چ بنەمایەک من پێم وایە ئەم 8 ساڵەی دوایی یا ئەم 4 ساڵی کە بە تەواتی ئۆپۆزیسیۆن تۆزە زەق بووەتەوە خەڵک تۆزێ بە وردیتر ینی دیقەتی زیاتر بەکارێنە لە هەڵبژاردننی کاندیدەکانیان بۆ فەرمانڕەوایی من نمونەی کۆمەڵی ئیسلامی عەبدولستار مەجیدی بۆ وەزیری کشتوکە هەڵبژاردووە بەڕاستی توانیوێتی دیقەتێکی زیاترێ بێ لە کاتێکە کۆمەڵ ئەگەر 8 ساڵ پێش ئێستا کەسێکی بۆ وەزارەتێک هەڵبژاردبێ لەوچێ بە هەمان دیقەتی عەبدولستار مەجید هەڵی نەبژاردبێ وتاکیدم یەکێتیش و پارتیش و گۆڕانیش ئێستا چاوێن لەوەی خەڵکانێ بێننە پێشەوە کە بەمانایەوە نزیک ببنەوە لە چەمکی فەرمانڕەوایەکی باش بەڕای من بێسەنێکی عەدالەتی هەیە یەکسان بێ شتەکان حق و جیاوازیتیان نەکا کورت و مختصر فەرمانڕەوا ئەوێ خزمەتگار بێت لە بناوانەوە کە ئاوەکە لێڵ بوو لە خوارەوە تاوەرە بە چاپاڵی بیپاڵەوە ڕوون نابێت غەدر لەم نەکات و قازانج بۆ کەسێکی ترە بێ ئەبێ بە یەک چاو سەیری هەموو میلەت بکات فەرمانڕەوا لای تۆ ئەبێت چۆن بێ فەرمانڕەوایەکی باش ڕای فەرمانڕەوا بێ عادل بێ لەگەڵ دانیشتوانی خۆی ڕاستگۆ بێ چی وعدێکی بە دانیشتوانەکەی خۆیەوە بە بەردەستەکەی خۆیەوە قسەی ڕاست و ڕاو بکە یەکەم شت ئەو شتە بۆ خۆی چۆن پێی خۆشە بۆ خەڵکیش پێی خۆش بێ لە هەرێمی کوردستانە تۆم بەدیەکەی وڵی بەدیەکرێ بەڵام فرەلایەنی هەیە ینی بەدیش کرێ دیاری نایە چونکە لەبەرەوەی فرەچۆخایی زۆرە قەزیەکە ئەوەیە ینی یەک کەس حکمی ناکات هەمە لایەنەیە لەوەیە بەدی ناکرێت شاگەردانیە وڵای تقریبەن وایە هەر کەس بۆ خۆی ڕایکێشە مەرجی فەرمانڕەوا کۆمەڵە مەرجێ هەیە کە ئەبێت یابێ فەرمانڕەوایەکی باش لای تۆ چی و چین وڵای ئەو مەرجانە چی هەبێ یەکەم شت دەستپاک بێ دووهەم شت لەگە میلەتەکەی خۆیان لەگەڵ دانیشتوانەکەی خۆیان ڕاستگۆ بێ ئەو وعد و پەیمان و بەڵێنەی کە بە خەڵکییاوە ئەگە بۆی نەچێتە سەر وعد نایە باشترە ئەگە بۆی شێتە سەر وەکو ئەو شتە بۆ خۆی پێی خۆش بێ بۆ خەڵکیش پێی خۆش بێ بیکە شتێکی باشە ئەگەر نێژی کات ئیتر ئەوە نەبوونی باشترە لە هەرێمی کوردستانە تۆمە بەدیەکەی وڵی هەیە بەس کەمە ئەرکی کێ فەرمانڕەوایەکی ئەوەی کە بەڕێزی سەرەتا باسەگەر دادپەروەر خاوەن وعد و بەڵێن خزمەتکاری میلەتەکەی ئەرکی کێیە ئەم فەرمانڕەوایە دروست کات وڵا ئەرکی دەمسپیە وڵاتەیە تۆ چێت داناوە بەر نوێنەری خۆت و بەر ڕیسپی خۆت ئەو کەسەیە ئەو کەسە کە تۆ دایانەی ئەبێت دەوری باوکایەتی ببینیت ئەندام پەرلەمانەکانە ئەندەم پەرلەمانیش نوێنەری جەماعەتێ یانی چەند کەسانێکە بەڵام مەبەسم ڕئیسەکەیە هەین لە ڕئیسەکە لە بناوانەوە کە ئاوەکە لێڵ بوو لە خوارەوە تاوەرە بە چاپاڵەوی بیپاڵەوە ڕوون نابێتەوە بزەکە ڕئیسەکە خۆی خراببوو پێ دوای خەڵکی باش دابنێ وەڵاهی تاچی دوایە یعنی گۆڕانکاریش پەرلەمانتاریش ئەگۆڕێت توانێ بیگۆڕێ ئەگەر بەڕاستی بیکات ئەگەر بۆ مادەش بیکات ئەمە شتیشکەیە ئەگەر فەرمانڕەوا ئەوەی کە بەڕێزە باسەکرد کەسێکی یاوە بە خزمەت و باش بێت بەم جۆرە حکم بکات پێ دوایە ژیانی میلەت بەرەو کوێڕەوە وڵا تەبەن بەرەو چاکسازیە ڕۆ بەرەو ینی تۆ لەوانەیە بڵم بۆ چەند خولەکێکی کە ئامادەی هەڵی بژێریەوە بەڵام خواخواتە ئەو کاتە بێت ئەگە خراپ بێت لای بێت ئەگەر بەجۆت کرد لە ئێستاەک تۆ کامیانە بینیت ڕای لە ئێستا فرەلایەنێ نییە بەدی ناکەم ئەمە چییە؟ وڵا پێم ئەوەیە وەکو برا دەستکەنە ملی یەک و هەچوا دەورمان ینی پیا و دۆست و دوژمنی هەیە دانیشتنەوە بەبرایانە و وەکو
وەکو ئەم میلەتە ئەو خەڵکەش هەمووی بەشدارە لەو داهاتی عێراقیە و هەمووی وەکو کوڕباوەک دانیشن دەستکەنە میلیەک و چاو لە بەعزە شتێک بپۆشن و وەک برا هەموومان بە یەکەوە دانیشن و جەنابەت پێ دوایە فەرمانڕەوا ئەبێت چۆن بێت لەم وڵاتێمە باش نیە و نییە من قەنەعاتم پێ نیە نەماوە نییە لەبەر کۆمەڵە چەتە و مافیان سوەتی ئەم وڵاتە ئارزن ئیتر ئەو خەڵکەش خۆی نێگۆڕە بە حادیێمانەسیان نابن تەعکیدوە ئەوە قەنەعاتی منە پێ دوایە میلەت خۆی دەستی هەبێت لە خەتایەتی زۆر خەتایەتی تۆ سەرێکی مامۆستاکی زانکۆ تەلەڤیزیۆن نبینی بەشانمای زوو چەتەیەکە هەڵەیە تم من قەنەعاتم بەچی بێ مامۆستاکی زانکۆ کە تەلەبەکەی من و تۆ کوڕەکەی من تۆی لایە بە هەموو عیلمەوەی دانیشت دیفاع لەو دەسەڵاتەکەن دەڵاکە لەو دزیاکە لەو ڕاوتێکە بەشان و باڵێ هەڵەیە بە قەنەعاتی بەچی چاگە بێ ئەو خەڵکە خۆی نێگۆڕە بە حالی چاک نابێ ئەبێ خەڵک بیگۆڕێ بە حەشێک بیگۆڕێ ئەینە مستحیلە چاکبوون لە وڵاتە پێ دوایە ئەرکی میلەتە فەرمانڕەوایەکی باش دابنێ خەڵی خۆی داینێ ئەینا ئەمریکا کوسێ بە حادی باش نییە باشی نابێ و بە حادی دەست ناقەدەمەنی ئیلا بۆ جیفان و بە نەماڵۆ پارە بخوانە بۆ کەسێکە نییە کەس ئیسفادی لە ئەو خەڵکا بینی لە بازاڕ من لەبانەتم لێرە هەداندانم پێیان نەکردووە بەتە چی لەم لە سڵاتە چاوەڕێیەکەی چی لەکەی زاری باسی دەوەتی کوردی بووم نەکە بە چیکە بە جوفانی بەتەڵە خەڵکی بیکە ئەسڵەن من هەر ئیمانم پێی نەبخۆم قەنەعاتم هەر پێی پێشی نابێ لەبەر هەمووی درۆ دەرەسێ بۆ جیفانە باشە لای بەڕێزت مەرجەکانی فەرمانڕەوای باش چییە؟ لە وڵاتە مەرج فەرمانڕەوایی تیانە باسی بەقەنعی تۆ مەرج کۆمەڵە مەرج هەیە سە بۆ نمونە لە خوارەوە خەڵکی باش خەڵشێکە لە هەموو شتەکان عەدالەت بێت ئەو هەر کەسی لەسەرەوە کە بە عەدالەتی هەموو شتەکان چاکە بەس عەدالەتی تیانێمانە کە تیانەوێت چاک نابێت نییە گۆڕانکاریی زۆر گەورەیەکی جوانی ژێڵێ ئەگەر گەورەی ماڵ باش بوو هەمووی باشە بێ ئەگەر گەورەی ماڵ خراپ بوومی خراپە بێ لە وڵاتی ئێمە گەورەی ماڵ خراپە باش نییە کابرا غەرە سەر قودی خەڵکاکە دۆمی خوارد و باشی چییە بەچی باشە بێ دوا پەیامە چییە دوا پەیام ئەو خەڵکە قبوڵی ناکات ئەو خەڵکە نەچولە بە حادی وەفەچان نابێ ئەو قەنەعاتی منە پەیامەکانی هاوڵاتیان دابەش بوون بەسەر چەند بۆچوونێکدا هەندێکیان پێیان وایە فەرمانڕەوای سەرکەوتوو ئەو کەسەیە کە دەبێت دادپەروەر بێت لە نێوان تاکەکانی وڵاتدا بە جۆرێک کە جیاوازی نەکا لە نێوان هیچ لایەنێکیاندا جیاوازیەکە لە نێوان بەدەسەڵات و بێدەسەڵاتدا جیاوازیەکە لە نێوان هەژار و دەوڵەمەنددا هەندێکی تر پێیان وایە میلەت خۆی دەبێت فەرمانڕەوایەکی سەرکەوتوو فەرمانڕەوایەکی باش هەڵبژێرێت زۆرجا کە فەرمانڕەوا خراپ دەبێت ئەوە خەتای میلەتە چونکە میلەت ناتوانێت کەسێکی شایستە هەڵبژێرێت بۆ حکومڕانیکردن کەسێک هەڵبژێرێت کە خزمەتی بکات هەندێکی تر پێیان وایە فەرمانڕەوا دەبێت کەسێ بێت کە ئاگای لە حاڵی میلەتەکەی بێ بە جۆرێک بێتە ناو خەڵکەوە بزانێ پێداویستی خەڵک چییە بەگشتی بۆچوونەکان بەو جۆرە بوون کە فەرمانڕەوا دەبێت خزمەتکار بێت خزمەتی میلەتەکەی بکات بۆ ئەوەی لە لای خەڵکی خۆشەویست بێت و خەڵکی لە دوای مردنیشی بەباشی ماسی بکات هەرەوەندە ماوەتەوە بڵێین مرۆڤ ڕەفتارێکە دەیکات هەر وتەیەکە دەیڵێت باش بەیان خراپ پێناسەی خۆیەتی بۆ چواردەورەکەی پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت